لەبارەی دوا پێشاتەکان لە عراق ئەو پێشاتە سیاسیانەی کە ئێستا وای کردووە خۆپیشاندانەکان هەر بەردەوام بن حکوومەتی نوێی عراق کە لە دوای هەڵبژاردنەکانی 10 ئۆکتۆبری ساڵی ڕابردووە تا ئێستا نەتوانراوە پێک بهێنرێت ئاسۆی ئەم حکوومەتە بەرەوکوێ دەچێت و ئایام گرژی ئاڵۆزیانە دەتوانن لە درێژماوەدا کێشە و چارەسەریەک بۆ کێشەکانی عراق بدۆزنەوە. دکتۆر تارق زوبەیدی شارەزای زانستە سیاسیەکان لە بەغداوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. دکتۆر تارق زوبەیدی ئەم کاتت باش با لە نوێترین هەوڵەکان و هەنگاوەکانی ڕوتی سەدرەوە دەست بکەین دوێنێ بۆ یەکەم جار لە گۆڕەپانی ئاهەنگەکان کە پێشووتر شوێنی نمایشی سەربازی دەسەڵاتەکانی پێشووی عراق بووە سەدر نمایشێکی بە خەڵکی وەلایەنگری خۆی نمایشێکی ملیۆنی ئەنجامدا. ئەمە هەڵگری چه پەیامێکە؟ ئایا هیچ گۆڕانکاریەک لە ئارادا دەبێت؟ خدای گەورە سوپاسی ئێوە سوپاس بینەرەکانتان دەکەین لە ڕاستیدا خۆپیشاندانەکان کە تەیار سەدری دەستیان پێکرد هەموو داواکاریەکانیان لە 2003 تاوەکو ئێستا ئەوەیە کە ستراتیژیەک هەبووە بۆ ئەوەی زەخت لەسەر بڕیاری سیاسی پەرلەمان بکەن بۆی داواکارەکانیان جێبەجێ بکەن. تیاری سەدری توانی زەخت لەسەر پەرلەمان بکە بۆی قانونی هەڵبژاردن کە قانونێکی جیاوازتر بوو دەربکات و خۆپیشاندانەکانی ئێستا زەخت دەکەن بۆەوەی هیچ حکوومەتێک پێک نێ تاوەکو حکوومەتێک بێ کە وەڵامی داواکارەکانیان بداتەوە. خۆپیشاندەرەکان نامەیەکی ڕوونیان هەیە تیاری سەدری ژمارەیەکی گرانە لە پرۆسی سیاسی کە پێویستە بگەڕێتەوە نێو پەرلەمان و ناکرێ نوێنەرەکانی تیاری سەدری بگەڕێنەوە لە ڕێگەیەک نەبێ. ئەو ڕێگەیش ڕێگەی هەڵبژاردننی پێشوەختەیە. بەڵام لە ئەمەی ئێستا کە باسی هەڵبژاردننی پێشوەختە دەکەین کێشەیەکی ڕاستەقینەمان هەیە هەموو کوتلەکانی سیاسی نانەوێت هەڵبژاردننی پێشوەختە بکرێت بە تایبەتی کوتلە سیاسیەکان کە هەڵبژاردنیان دۆڕاندبوو و بۆیە هەموو کوتلەکان تەنیا بە قسە پێشوازی لە دەست پێشخەری سەدری دەکەن بەڵام زۆربیان ئەوانن کە نایانەوێت هەڵبژاردننی پێشوەختە بکرێت و هەروەها گلەی سبەبی ناڕەوا دێنە پێشەوە. باشە باس لە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و هەڵوەشانەوەی پەرلەمان دەکرێت. ئایا ئەمە دەکرێت عراق کە حکوومەتێکی کاربڕێکرد ئێستا بەڕێوەی ببات هەنگاو بەرەوە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە ببات؟ ئایا ئەم کێشانێکی ئێستا بۆ هۆکاری ناسەقامگیری دۆخی عراق چارەسەری دەکات؟ پرسیارەکە زۆر گرنگ بوو، پرسیارێکی جەوهەریە. هەموو کاتێک کە بینەرەکان خەڵکی عێراق دەیڵێن ئایا هەڵبژاردننی پێشوەختە هەموو شتێک چارەسەر دەکا و ئیستفادەی لێ دەبینین و دەبێتە دەرچەیەکی جیاواز ئەوە دەڵێن ئەگەر هاتوو دەستگایەکانی هەڵبژاردن وەکو ئێستا مانەوە دەرچەکانی شۆکو ئێستا دەبن و هیچ شتێک ناگەڕێ. بۆیە دوو خاڵ زۆر گرنگە. یەکەمیان ئەگەر بمانەوە هەڵبژاردننی پێشوەختە بکەین و ڕەوشی ئەو لە هی باش بکەین پێویستە سەرڕاستکردنەوە بۆ مادەی 76 بکەینەوەی کە لە دەستور هاتووە پێویستە دادگای فیدرالی ئەو معنایە بگۆڕێت کە بۆ کوتلەی گەورە کراوە لە هەڵبژاردننی پێشوەختە. هەموو لایەنەکان یەک معادلیان هەیە لە هەموو وڵاتەکان دەڵێن ئەوەی کە براوەیە حکم دەکات و ئەوەی کە دۆڕاویشە دەبێتە ئۆپۆزیسیۆن. بەڵام ئەمە ناکرێت لە عێراق لە بەرمادەی 77 لە دەستور چونکە دەڵێ ئەوەی کە هیچ براوەیەک نییە ئەوانەی کە هەڵبژاردن دەکەن دواتر کوتلەیەک گەورە پێک دێنن. دواتریش پێویستە ئەوەی کە گرنگە دەبێ یەک لە سەرسەی پێکخەر لە پەرلەمان نەمێنێ. ئەگەر بمانەوێ حکوومەتێکی باش و پرۆسەیەک سیاسی باشمان هەبێ دەبێ مادەی 71 بگۆڕین کە دووپاتی دەکاتەوە ببورن کە دووپاتی دەکاتەوە کە دەڵێ دەبێت سێکی پەرلەمانی ئامادە بێ بۆ ئەوەی سەر و کۆمار هەڵبژێردرێت چونکە مادەی 57 دەڵێ کە زۆرینەی پەرلەمان ئامادە بن واتە زۆرینە ئامادە بووە و
ئیسtisnای هەڵبژاردننی سەر و کۆماریش ناکرێت بۆیە ئەمە زۆر گرنگە بۆی هەڵبژاردننی پێشوەخت هەڵبژاردنێکی باش بێ ڕەوشێکی باش بێ دەبێ ئەمە بکرێ ئەگەر نا حکوومەتێکی مستەقر پێکنای وە وەڵامی باشە ئەوەی تا ئێستا هەبووە هەڵوێست و هەنگاوەکانی مقتدا سەدر بووە بۆ لایەنگرەکانی بەڵام مەرجای باڵای شیعەکان عەلی سیستانی بێدەنگی هەڵبژاردووە لەم ئاڵۆزیانەدا ئەمڕۆ سەدر بنبەستی ئامادەکاریەکانی چلێ ماتەمینی عاشورا سەردانی سیستانی کردووە پێدەچێت هەڵوێستێکی ڕوون لە سیستانیەوە بەرامبەر بەم دۆخەی عێراق هەبێت من پێم وانە کە مەرجعیەی دینی دەستوەردام بکات چکە مەرجعی دینی لە پێشوشدا هەموو کاتێک ئامۆژگاری داوە بەڵام ئەمان گوێیان لە ئامۆژگاریەکان نەگرتووە کێشەی زۆر کەڵەکە بوون لە سەریەک وە بۆیە مەرجعیەی دینی دەوێت تەنیا ئامۆژگاری بک بم کێشە سیاسیانە چونکە ئەمانە وەڵامی ئامۆژگاریەکانیان نەداوەتەوە ئەوەی پێشتر هەبووە لەم دوو ڕۆژەدا لەلایەن جنێ بلاس خارت نوێنەری یۆنامی هەوڵیدا کەوا نزیکیەک دروست بکە لە نێوان چوارچەوەی هەماهەنگی و تەواری سەدڕی بەڵام بینیمان کە فەشەلیان هێنام هەوڵانە چونکە مەرجان هەندێک مەرجەن لەلایەن تیاری سەدڕیەوە بۆ ئەوەی گفتوگۆ بکە لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی سێیان زۆر گرنگن بەڵام چوارچەوەی هەماهەنگی تاوەکە ئێستا ئەم مەرجانیان نەبەجێهێناون نەوەڵامیشیان هەیە بۆ ئەم مەرجانە تاوەکو ئەمان جێبەجێ نەکرێن زۆر زەحمەتە هیچ نزیک بوونەوەیەک لە نێوان هەردوولایەندا هەبێ بەڵام دەبینین لە ڕۆژانی داهاتوودا جیاوازی زۆر دروست دەبن ئەگەر ئەمیان بژمێرم گوێم لێ ڕابگرن یەکێکیان جیاوازی هەیە لەسەر حکوومەتێک کە هەڵبژاردننی پێشوەختە هەڵبژاردن بکاتەوە لەگەڵ هەبوونی حکوومەتێکی ڕاگوزەر بۆی هەڵبژاردن بکات چونکە هەڵبژاردن پێویستی بە ڕێنمای فەنی و لۆجستی هەیە هەردوو لایەن جیاوازیان هەیە لەسەر ئەمە هەندێکیان پێیان وایە کە مستەفا کازمی دەتوانی بمێنێتەوە بەڵام چوارچێوەی هەماهەنگی دەڵێن نەخێر دووەمیان ئەوەیە لەسەر یاسای هەڵبژاردن یاسای هەڵبژاردن لە بەرژەوەندی چوارچەوەی هەماهەنگی نییە بۆیە مەرجێکی داناوە کە هەڵبژاردننی پێشوەخت ڕەنگە بکرێ بەڵام دەبێ قانونی هەڵبژاردن بگۆڕدرێ ئەمەش ناکرێت دووەم سێم یان کێشەی سێم هەبوونی کۆمسیۆنی باڵایە کە لایەنێکیان دەیانەوێ بگۆڕدرێ بەڵام چوارچێوەی هەماهەنگی دیسان ئەمەشیان ڕەت دەکاتەوە کە ئەمە دەبنە کێشە لە ڕۆژانی بەڕێز دکتۆر تارق زبەیدی شارەزای زانستە سیاسیەکان سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی